بەشی مێژووی نووسیوە لە بۆ نەسیسای خەڵکی سلێمانی توانین بڵێ کاکە ئەم بەشە لە سلێمانیش کۆمەڵەی خوێندکارانی کوردستان لە ڕێگەی تیمێکی پسپۆر و شارەزاوە پرۆژەی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بۆ خوێندکارانی 12 ئامادەیی بێ بەرامبەر ڕادەگەیەنێت. ئەمەش وەک هەموو ئەو ئەرک و کارە ڕێکخراوەی و پیشەی و زانستیانەی کە کۆمەڵەکە لە ناوەندەکانی خوێندندا و لە ماوەی ڕابردوودا پێشکەشی کردووە. ساڵانە کۆمەڵی خوێندکارانی کوردستان وەک ئەرکی خۆی هەڵەسێ بە هاوکاریکردنی خوێندکاران بۆ پڕکردنەوەی پرۆژەی زانکۆلاین، بەڵام ئەم ساڵ بە شێوەیەکی بەرفراوانتر و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە وەکو بۆردی جەماوەریەکان لە ڕێگەی دابینکردنی بڕێکی باشی هاوکاری مادی بۆ ئەو سنتەر و ئەو بنکانەی کە پرۆژەی زانکۆلانی تێدا دەکرێت توانیمانە کە هاوکاری بتوانین یان هاوکاری ڕێژەیەکی زۆری خوێندکاران بکەین بۆ ئەوەی کە ئەو کێشە و گیرگرفتانەی کە بەردەوام لە پڕکردنەوەی پرۆژەی زانکۆلان دێتە بەردەمیان ئێمە هاوکاریان بین لە ڕێگەی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و نەک ئەم ساڵانی تریش بەردەوام و بەرفراوان تریش ئەمە بکەین بۆ هاوکاری خوێندکار ئازیزەکانمان. من هیوادارم بتوانین لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە لە ڕێگەی هیمەتەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە خزمەتێکی باش بە توێژی خوێندکار بگەێنین. ساڵانە لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بۆ خوێندکارانی 12 ئامادەیی بڕەپارەیەکی زۆر بە بیانووی جیاجیا لە خوێندکاران وەردەگیرێت. بۆ ئەم ساڵیش کۆمەڵی خوێندکارانی کوردستان تیمێکی شارەزا و پسپۆڕی ئامادە کردووە. داوا لە خوێندکارانی 12 ئامادەیی دەکات ئەوان لە ڕێگەی ئەو تیمەوە فۆرمی زانکۆلاینیان بێ بەرامبەر و بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی بۆ پڕ دەکرێتەوە. ئێمە باشمانزانانی و کۆمەڵی خوێندکارانی کوردستان چۆن لە ڕابردووە ساڵانە ئێمە سنتەری پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینمان هەبووە، ئەم ساڵ بە شێوەیەکی بەرفراوانتر و بە شێوەیەکی زانستی تر، چونکە ئەو کەسانی کە لە سنتەرەکانی ئێمە فۆرمی زانکۆلاین پڕەکەنەوە هەمیان ڕاهێنانیان پێکرێ بە ڕێکارێکی زۆر زانستی فۆرمی زانکۆلاین پڕەکەنەوە. سنتەرەکانیشمان لە ناو خوێندنگاکانە داناوە لە ئامادەی سلێمانی کوڕان، لە ئامادەی ڕەنگینی کچان، لە خوێندنگەی مەهاباد لە سنووری هەردوو تەربیە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بۆی خوێندکارانی هەردوو پەروەردەکەی ناو سنتەری شاری سلێمانی سوودمەند ببن. خوێندکاران ئەتوانن ڕۆژانە لە کاتی ئەکتیڤبوونی سیستەمی زانکۆلاینە سەردانی بنکەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بکەن بەبێ بەرامبەر هەم فۆرمی زانکۆلاینیان بۆ پڕەکرێتەوە، هەم بەرچاوڕوونی و شارەزایی نیشانەکەن ڕێنمایی لەسەر شێوازەکانی خوێندن و سیستەمی زانکۆلاین و پڕکردنەوەی فۆرمەکە و خوێندنی کریدت چیە، خوێند پارالێڵ چیە، هەموو ئەوشتانیان بۆ ڕوونەکەنەوە. هێندەی تەمەنی کۆمەڵی خوێندکارانی کوردستان خزمەتی پێشکەش کردووە و لە هەموو سێکتەرەکانی پەروەردە و زانستدا کاری گەورەی پێشکەش کردووە و کاری کردووە لە پێناو سەرخستنی کاروانی زانست و زانیاری لە کۆی ناوەندە زانستی و ئەکادیمیەکاندا. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.